کاتێکدا جوڵانەوەی نیشتیمانی و خۆپیشاندانەکانی جەزائیر چووەتە خۆناغێکی بەرفراوانەوە. بەرەی دەسەڵات ڕۆژ لە دوای ڕۆژ تووشی پاشەکشە و هەڵوەرینی ئەندامەکانی دەبێت. هەر بۆیە دەیان ئەندامی باڵا و پارێزگاری بەرەی نیشتیمانی پشتیوانی خوان بۆ جوڵانەوەی جەماوەری وڵات ڕاگەیان. معاز بوشارب سەرۆکی پەرلەمان و ڕێکخەری گشتی حزبی بەرەی ڕزگاری نیشتیمانی دەسەڵاتدار جیابوونەوەی خۆی لە عەبدولعەزیز بوتەفلیقا ڕاگەیاند و پشتیوانی خۆی لە جوڵانەوەی نیشتیمانی گەلی جەزائیر ڕاگەیان. هەروەها سدیق شەهاب پیاوی دووەمی حزبی کۆمەڵەی نیشتیمانی دموکراتی کە ئەحمەد و یەحیای هاوپەیمانی بوتەفلیقا سەرۆکاتی دەکات ڕایگەیان. پاڵاوتنەوەی بوتەفلیقا بەو دۆخەنە تەندروستیەوە لە دەستدانی بینایی بوو. ئێمە بینایی و ئازاتی ئەوەمان نەبوو کە پاڵاوتنەوەی بوتەفلیقا ڕەت بکەینەوە. ئەمەش مامەڵەیەکی چاوقایمانەیە با چارەنووسی دەسەڵاتەوە. ناوراو لەبارەی قۆناغی چەند ساڵی ڕابردووی بەڕێوەبردننی وڵاتەوە بە ڕاشکاوی ڕایگەیاند کە چەند هێزێکی نادەستوری لە پشتی شانەوەوە وڵاتیان بەڕێوە بردووە. جوڵانەوەی نیشتیمانی و خۆپیشاندانی بەردەوام و سەرتاسەری جەماوەری جەزائیر گشت چین و توێژەکانی گرتووەتەوە. لەوانە مانگرتنی کرێکارانی کەرتی گرنگی نەوت و گازی سروشتی وڵات کە جەزائیر خاوەنی پێنجەمین یەدەگی نەوت و گازە لە جیهاندا، مانگرتنی کارمەندان و ڕۆژنامەنووسانی ڕادیۆ و تەلەڤیزۆنی وڵات و نەڕەزاتی دەربڕین لە دەسەڵاتداران کە ڕێگەیان نادەن خۆپیشاندانەکانی جوڵانەوەی نیشتیمانی ڕووماڵ بکەن. ئەمە سەرڕای بەردەوامی مامۆستان و خوێندکارانی زانکۆکانی وڵات لە پشتی ئەوانیشەوە بەشداری چالاکانی جەماوەر کە داوای گۆڕینی سیستمی وڵات دەکەن و دژی درێژکردنەوەی خولی چوارەمی سەرۆکاتی بوتەفلیقان وڵاتی خستووەتە قۆناغێکی نوێ و چارەنووسسازەوە. دوایەوەی حکوومەتە نوێیەکەی جەزائیر کەوتووەتەوە خۆی بۆ ئەوەی لە ناوخۆ و دەرەوەی وڵات پشتیوانی بۆ خۆی دەستەبەر بکات. لە ناوخۆدا پارتەکان و چینی توێژەکان کۆبوونەوە لەگەڵ دەسەڵاتدار ڕەت دەکەنەوە. بەکات کوشتن و خافڵاندن و وریاکردنەوەی جەماوەری ناودەبەن بۆ خۆسازدانەوەی دیکتاتۆرەتی خۆسەپێن. لە دەرەوەی وڵاتیش ئەوەی مەترسیە لەسەر جوڵانەوەی نیشتیمانی خەڵکی جەزائیر ڕاگەیەندراوە ناڕوونەکانی وڵاتانی خۆر ئاوایە لەسەر جوڵانەوەکە کە وەکو دەردەکەوێت ئەوان مانەوەی سیستەمی بوتەفلیقا یاخود سازدانەوەی ئەو شێوازەی دەسەڵاتیان پێ باشترە. وەک لە سەرکەوتنی بەهاری جوڵانەوەی دیموکراسیانە و ئاشتیانەی خەڵکی ئەو وڵاتە با تایبەتی فەڕەنسیەکان لەو جوڵانەوەیە دەترسن چونکە زۆرینەی ڕەهای شەقامی جەزائیر لە ئیسلامیەکانن کاوان خۆشحاڵ نابن با دیموکراسیەک کە ئیسلامیەکان تیایدا سەر بکەون. هەروەکو پێشتر بێرنارد هێنری لیڤی جوولەکەی فەڕەنسی لە زانکۆی تەلەڤیڤ ڕایگەیاند ئەوان لە پشتی هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی جەزائیرەوە بوون کە نەوەدەکانی ئەو وڵاتەی خەڵتانی خوێن کرد. هەر لەم بارەیەوە وەزیری دەرەوەی ڕووسیا سێرگی لاڤرۆڤ لە دوای دیداری لەگەڵ شاندی حکوومەتی نوێی جەزائیر هەڵوێستی وڵاتەکەی ڕاگەیاند کە ڕووسیا دژی دەسوەردانی دەرەکیە لە کاروباری جەزائیردا. هەرچەندە سوپای جەزائیر پاسەوانی سیستەمی دیکتاتۆری وڵاتە و جەماوەری ئەو وڵاتە با هۆکاری ڕەشەکوژی و قەسابخانەکانی نەوەتەکانی ئەو وڵاتە ناوی دەبن. دوای ئەوەی ژەنڕاڵەکان کودەتان با سەردەنگی سندوقەکانی دەنگداندا کرد. بەڵام تاوەکو ئێستا بە ئارامی مامەڵە لەگەڵ خۆپیشاندان و جوڵانەوەی جەماوەریدا دەکەن و داوای چارەسەری ئاشتیانە و دیالۆگەی نیشتیمانی دەکەن. بەڵام مەترسی ئەوە هەیە جارێکی دیکە ئەم سوپایە وەک هاوشێوەکانی لە جیهانی عەرەبیدا مامەڵە بکات و وڵات بەرەو تەنگژەیەکی ترسناک ببات. بە تایبەتی ژەنڕاڵەکانی وڵات ساڵانێکی زۆرە کۆنتڕۆڵی ئابووری وڵاتیان کردووە و زۆرینەی ڕەهای خەڵکی جەزائیریان لەژێر هێڵی هەژاریەوە هێشتۆتەوە.